الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. خوش حالم كلا درسيشي ديك بخزمتان دقمو إلا شرح 40 نووي جيشتنا فرمودي سيو بينس أو فرمودي زور قيمو فرمودي وقبلي أساسي كبو معاملة وهالسوكوتي مسلمانان لقل يكتري کە هەر مسلمانێک بەڕاستی ئەو فرمودەیە لە ژیانی خۆیدا جێبەجێ بکاتن لە هەموو ئەو ناخۆشی و نەخۆشیانەی ڕزگار دەبێتن کە خەڵک پێی وەجیرۆدەیە بەتایبەتیش ئەو نەخۆشیە نەفسیانەی کە ئەمڕۆ خەڵک پێی وەدەکلێتەوە و بە پاچی لەو دنیاە دەگەڕێتەوە و دەست لە ناو دەستی پێغەمبەری خوا دەنێ عەلەیهی سەڵات وسەلام. لە زۆر جاری دیکەش ئاوم باس کردم دینی خوا شریعەتی ئیسلام تەرکیزی نەکردەوە لەسەر جانبێکی گشتگیرە لەبەرەوە ئەو دینە دینی کۆتاییە و بە تایبەتیش لە معاملە و هەڵسوکەوتی ڕۆژانەدا لە نێوان مسلماناندا زۆر تەرکیزی لەسەر ئەو خاڵانە کردوتەوە کە کێشە و مشکلە لە نێوان خەڵکدا دروست دەکەن بۆ نەهێشتنیان و بۆ نەمانیان. أو فرموديشك لو فرمود قيمانا كإمام مسلم الروايات ذكاتن دفرمي عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم لا تحاسدوا ولا تناجشوا ولا تباغضوا ولا تدابروا ولا يبع بعضكم على بيع بعض وكونوا عباد الله إخوانا المسلم أخو المسلم لا يظلمه ولا يخذله ولا يكذبه ولا يحقره التقوى ها هنا ويشير إلى صدره 3 مرات بحسب امرئ من الشر أن يحقر أخاه المسلم كل المسلم على المسلم حرام دمه وماله وعرضه. أو فرموديا إمامي مسلم الروايات كردوة بيغمبري خوا عليه الصلاة والسلام بويدس بيدك هذا فرمي لا تحاسدوا حسودیتان با بە یەکتر نەبێتن. حەسوودی سێبرا بە ڕێزەکانی خۆم. حەسوودی ئەوەیە تۆ ببینی برایەکت خوای گەورە کۆمەڵە نیعمەتێکی پێدا بێ ئەو نیعمەتانە تۆ حەسوودی پێ بی حەز بکەی کە خوای گەورە ئەو نیعمەتانەی لێ بسێنێتەوە. حەز بکەی کە خوای گەورە ئەو نیعمەتانەی لێ بسێنێتەوە. ئیبن قەیم ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ نا دەڵێ حەسوودی لۆی زۆر گەورەترە دەڵێ هەر حەسادەتی پێ بی بەو نیعمەتانە ئەگەر تەمەنای زەوالیشی نەکەی وەکو بڵێ ئەوە دەچێتە بابی حەسوودی شتێکی زۆر خراپە و سفەتێکی مەذمومە و بە تایبەتیش ئینسان برا بە ڕێزەکانی خۆم خەڵکێک کە دەبینی دەوڵەمەندە علمی هەیە دەسەڵاتی هەیە خزم و کەسی زۆرن منداڵی زۆرن ئەوانە هەمووی بابی حەسادەتن. ئەو بابی حەسادەتانە دەبێ ئینسان خۆ لێ پارێزیتن و دروستە ئینسان غیبتە بە خەڵکی ببە. غیبتە لەگەڵ حەسوودی جیاوازە. ئەتۆش تەمەن نابکە بڵێ خوایە چۆن بە فڵان کەسە داوا بە میشی بدەیت یان چۆن فڵان کەس قالبی ساقە قالبی میش ساقکەی یان چۆن فڵان کەس منداڵی هەندەنە منداڵانیش بە من بدەیت. ئەوە دروستە بەڵام بێ حەسوودی پێ ببەی بۆی کە خوای گەورە تەبارەک و تەعالە تەمەن نابکەی کە ئەو نیعمەتانی لێ بسەنێتەوە ئەوە شتێکی خراپە و قەبیحە و شریعەتی ئێمە نەهی لێ کردووە. ئەوجا خاڵی دووەم ولا تناجشوا کەلیمەی ولا تناجشوا برا بە ڕێزەکانی خۆم لە کڕین و فرۆشتندایە لە معاملاتی بازاڕیدایە. ئەتو بێ بچی کابرایەک شتی دەکڕیتن بچی سلعەکەی لەسەر گرانکەی ینی بۆ نمونە ئەو معاملەیەکی دەکاتن مەبەستیشت پێ کڕین نەبێتن مەبەستت پێ جاچ قازانج گەیاندن بێ بە بایعەکەی ئەو کەسەی کە دەیفرۆشێ چ زەرەر گەیاندن بێ بە مشتریەکەی هەردووچی نەهی لێکراوە لە شریعەتی ئێمەدا
کابرا دەچێتن مەسەرەن بۆ نمونە سیارەیەکی دەکڕی سیارەکە دەڵێ کاکە بە دوو دەفتەری ئەتو لەو لای بچی لەبەرەوەی کابرای بایعەکە خزمتە یان دۆستە یان وعدی پێداوی ژێر بە ژێری بڵێ کاکە من دوو دەفتەر و 10 ڕەقەت دەدەمێ یان ڕقت لە خودی مشتریەکەی بێتن بڵێ وەڵاهی لەسەرت گران دەکەم بۆ خۆش تالیب نەبی کە بیکڕی لە شریعەتی ئێمەدا نەهی لێکراوە ئەو شتانەی کە تەماشەکەن هەمووی بۆ چییە کە دەینە سەرێ ئاخیری هەمووی بۆ تەئلیفی قولوبە بۆ دروستکردنی خۆشەویستی و محەبەتە بۆ دوورخستنەوەی ئەسبابی بەغضا و شەحنا و ڕق و قینە و بغزە لە نێوان کۆمەڵگە و مجتەمەعدا لەبەرەوە زۆر شریعەتی ئێمە تەرکیزی لەسەر چ کردوتەوە برایەتی و یەکتر خۆشویستن و یەک هەڵوێستی و یەکدەستی و یەک هێز و قووەتی ئەو خاڵانەی کە دەبنە مایەی پرش و بڵاوی ئەو خاڵانەی کە دەبنە مایەی پەرتەوازەیی شریعەتی خوا نەهی لێ کردووە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام نەهی لێ کردوون ئەو جا دەفەرمێ وەلا تەباغەضوا ڕقتان لە یەکتر نەبێت کە دەفەرمێ وەلا تەباغەضوا یعنی چێنی ئەو هۆکار و ئەسبابانەی کە دەبنە مایەی ڕق لێک بوونەوە خۆتانی لێ بپارێزن بۆ ڕقت لە برای موسڵمان لەسەر چی بە تایبەتیش برا بە ڕێزەکانی خۆم ئەگە تەماشەتان کردبێ ڕق لێبوونەوەی موسڵمانان لە هاوکوفەکاندا یان لە هاوپیشەکاندا یان لە ئەوڕۆکە لە ئەحزابەکاندا ئەوە دەبی خۆ لێ بپارێزی تەماشە دەکەی مامۆستایانی ئاینی ڕقیان لێکە فلان کەس لە فلان کەسی بەلێخترە فلان کەس خوتبەکەی لە فلان کەسی خۆشتر ئەیدی کە ڕقی لێیەتی بۆ ڕقت لێ کاکە دوعای خێری بۆ بکە دکتۆرەکان فلانکە دکتۆرە ناودەنگ و شتێکی باشیەوە کردو کابرا ڕقی لێیەتی پێی خۆش نییە وەستای دەرکە و پەنجەرە جا هەر هاوپیشەیەک تەماشە دەکەی هاوپیشەکانی دیکە کە ئەو بروزی کردووە ڕقیان لێتی و خۆشیان ناوێت ئەوە دەبێ لە دڵی خۆمانی دەرخەین ئەحزابەکان بەعام دەڵێن لە هەموو عالەمی ئیسلامی فلان کەس پێی خۆشە هەموو حیزبەکان ڕقی لە هەموو حیزبەکانە بۆی کە بەخۆی بروز کات ناکرێت ئینسان لەسەر شانی خەڵکی بەرز بێتەوە لەسەر شانی خەڵکی بەرز بێتەوە خەڵک بکاتە پێپیلکانەیەک بۆ بەرزبوونەوەی خۆی زۆری دەبی ئاگالەوە بێتن کەواتە ڕق لێبوونەوەی چێکە لە سیفەتە مەذمومەکان مقابل ینی مرادیفەکەی ئەوە چییە پێچەوانەکەی خۆشەویستیە ئینسان دەبێت خەڵکی خۆش بێ موسڵمانی خۆش بێن و دەبێت بە تایبەتی ئەو ڕق و بغز و چینە لە دڵ و دەرونی خۆی بینیتە دەر ولا تدابڕوا ینی تەماشەکە هەموو ئەوانەگە بێی تەماشایانکەی هەر هەموو هۆکارێکن بۆ پەرتەوازەی کۆمەڵگە و مجتەمە تەدابڕ عولەما دەفەرمون دوو شێوەیە یەک کابرا مەسەلەن بۆ نمونە دێم لە تەنشت جەنابی مامۆستای دادەنیشم ڕقم لێتی پێم خۆشەوە چ کابرای گوتی گەمە لەگەڵ ئەعسابی بکەم پشتەی تێ دەکەم ئەوە نییە لە مەجلیسێ پشتێ دەوی دەکەم و ڕوودە و لای دیکە دەکەم بۆی کە زۆر ناخۆشە حیساب بۆ نەکردنە لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمێ چی ولا تدابڕوا کە دانیشتن لە مەجلیس و لەوانە پشتێک مەکەن یان لە ئەفکار و لە ڕێی دەربڕیندا پێچەوانەی یەکتر قسە مەکەن مەسەلەن کە مەبەستێکت هەبێ دروستە ئینسان ڕێی مخالیفی هەبێ بەڵام بۆ گەمەکردن لەگەڵ ئەعسابی کابرا ئەو قسەیەکی دەکات و ڕاستە و خۆ پێچەوانەی قسەیەکی دیکە دەکەی ئەوە مەبەستێتی ئەو جا لە خاڵێکی دیکەدا دەفەرمێ ولا يبيع بعضكم على بيع بعض کڕین و فرۆشتنە دیسان برا بە ڕێزەکانی خۆم ناکرێت بچێ سەر معاملەی برایەکی موسڵمانت کە معاملەکەی تەواو نەکردووە جاوەکو گوتم بە هەر نیەتێکی بێتن بە نیەتێکی باش بێیان نیەتێکی خراپ بێ دروستە مەسەلەن کابرا بۆ نمونە کابرا شتێکی دەفرۆشیتن ئەو شتە سارەکەی زۆر زۆر لەوەی زیاترە ئەتۆ مەبەستی شتەکە بیکڕی کابراک لەو لای دەوێ بە سارێکی هەرزان لە بەردەستی بینیتە دەرە دروستە سارەکەی خۆی پێ بدەیت کاک وەڵی ئەوە زیاتری دەکات لەوە ئەمنەوەندت پێ دەدەم بەڵام العموم یعنی کاتێک کە دەبینی مەسەلەن بۆ نمونە موسڵمانێک خەریکی معاملەیەکیە ڕاستە خۆ مەچوو هێشتا معاملەکەی تەواو نەکردووە
ئەتۆ بێ بچوەڵا کاکە من بۆندەم دەوێت زیاتری پێ بدەیت یان سلعەی کابرای بشتێنی کابرا بۆ نمونە معاملەیەکی دەکاتن شتێکی دەفرۆشیتن بایعەکە ئەوەی کە مشتریە ڕەفیقی تۆ دەتانەوێت بە هەر دوکان فێڵی لێ بکەن کوربا بۆکەنی ئەوەی دەیدێنی لە شوێنی دیکە زۆر بە هەرزانتر دەست دەکەوێتن ئەو جۆرە معاملە و ئەو جۆرە کڕین و فرۆشتانە حەرامن نەهی لێکراوە لەبەرەوەی ئینسانی موسڵمان دەبێ خۆی بپارێزێت چۆن کڕین و فرۆشتن دروست نیە لەسەر کڕین و فرۆشتنی برای موسڵمانت داخوازیش دروست نیە لەسەر داخوازی برای موسڵمانت ئەنی بۆ نمونە گەنجێک تالیبی ئافرەتێکە داوای کردو هێشتا وەڵامیان نەداوەتەوە ئەتۆشەوە ئافرەتت بەدڵە پەلە بکەی غار دێ بڵێ بامی بچمەوە پێشی کەومەوە حەرامە دروست نیە ئەو شتانە لەبەرەوەی ئینسان وەکو گوتم ئەگەر هوردیان کەوە هەر هەمووی ئەسبابی ئولفەت و نەهێشتنی خۆشەویستی و محەبەت و ئولفەتە لە نێوان خەڵکی ئەو هۆکارانە دەبی وەلانەی ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێتی ئەها وەکونوا عیباد الله ئیخوانا بەندەی خوا بن برای یەک بن لەبەرەوە مەبەستی پێ برای دڵسۆزیە بۆ یەکتری برای ئاینیە برایەتیەکە کە بە مانای کەلیمە یەکترتان خۆش بوێتن و پشتی یەکتر بگرن و دڵسۆزی یەک بن زۆر ئەساسە برا بە ڕێزەکانی خۆم وەڵڵاهی هەر کەسێک لە ئێمە قەسەم بە زات و سیفاتی خوا ئەو فەرمودەی جێبەجێ بکاتن سەربەرزی دنیا و قیامەت دەبێتن بۆ چووکە دڵی صاف و بێگەر دەبێ حەقد و چین و بوغزی لە دڵدا نابێ ڕقی لە کەس نابێ یعنی مسلمانان دەڵێن مسلمانی هەموو خۆش دەوێن دوعای خێر بۆ مسلمانان دەکا مسلمانێکی بلیمەتی بینی دڵی پێ خۆش دەبێ مسلمانێکی بە غیرەتی بینی دڵی پێ خۆش دەبێ مسلمانێکی بەلیغی بینی دڵی پێ خۆش دەبێ بەڵام کابرای دڵ نەخۆش هەر نیعمەتێکی بینی کە لەگەڵ هەر کەسێکی کابرا بۆ خۆی بۆچی کابرای گوتی دەقنێتەوە لە شوێنی خۆی ئەوجا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسسەلام المسلم ئەخو المسلم مسلمان برای مسلمانی برا بە ڕێزەکانی خۆ هەر کاتێکی هەر ئیشێکی کە دەیکەی هەر ئیشێکی کە دەیکەی ئەگەر ئەو دائیرەی برایەتی مسلمانەی تەسک کردەوە دروست نییە ئینسان شتی خراپ دەکات کاری ئیسلامی ئەمڕۆکە فەرضێ جا بڵێ فەرضی عەینە فەرضی کیفایەیە بەرحاڵ ئەوانەی کە دەیکەن و شانی دەدەنە بەر فەضیلەتێکی زۆر گەورەیە ئیشێکی زۆر باش دەکەن بەڵام هەر کاتێکی تەعەسسوبەکە وای لێ کرد کە بەس ئەو خەڵکەی بە موسڵمان زانی بەس ئەو خەڵکەی بە پیاوی چاک زانی کە لە حیزبەکەی خۆینی کە لە دار و دەستەکەی خۆینی ئەوانەی دیکە ڕق و بغز و چین و تان و تەشەری بۆ هەموو خەڵکی دیکە بوو بەبێ گوێدانە چاکە و سەلاح و خراپە و ئەوانە ئەو بزانە کە ئیشێکی باش ناکات بزانە کە بەڕاستی ئیشێک دەکاتن کە بۆ دوا ڕۆژی زەرەری لێ دەکا وەکو شەخسی خۆی لەبەرەوەی برا بە ڕێزەکانی خۆم دائیمەن پێوەرمان بۆ برایەتی و بۆ موسڵمانیەتی با تەقوا و دین بێ ئەو ئەساسەکە خوا و پێغەمبەری خوا تەرکیزیان لەسەر کردوتەوە فڵانکە موسڵمانە لە فڵانکە جیهەتەیە لە فڵانکە حیزبەیە مسلمانێکی بە تەقوایە بە سوود و بەکەل لە هیچ حیزبێکی نییە بە سوود و بەکەل کە بۆ ئەو دینە دەبێت زۆرت خۆش بێت دەبێت دوعای خێریشی بۆ بکەیت بەڵام مسلمانێک لەگەڵە تۆدایە زۆر بێکەلکە ئیستیفادەی نییە جوێن فرۆشە جا هەرچی سیفاتی خراپە تێیدا کۆ بۆ تۆ بەخوا نابێ خۆشت بوێت و دەبێت مناسەحەشی بکەیت دەبێت نەسحەتیشی کەیت ئەوجا دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام المسلم ئەخو المسلم مسلمان برای مسلمانە لا يظلمه ظلمی لێ ناکات جا زوڵم چ زوڵمی مادی بێ چ زوڵمی بەدەنی بێ چ زوڵم بێ بە غەیبەت و بە بوختان بۆ کردنی چ زوڵم بێ بە تەنقیزکردنی بۆ نمونە باسی مامۆستایەکی دەکەن زۆر پیا یعنی هەموو خەڵک خۆشی دەوێت و لێرانە دەی زوڵمێک دەکەیت بەخوا پیاوێکی ڕەزیلە یان معاملەی ڕیبەوی دەکان گۆ ئاگالێ نییە یان نزانم بۆ بەس دەتوێت لە شەئنی بینی خوارەوە ئەوە زوڵمە ئەوجا دەفەرمێ وەلا یەخذوله لە مەجلیسێک پێویستی بە مناسەڕەی تووە زاڵمێک کەسێک دەیەوێ بیشتێنیتەوە دەبێت پشتی بگرێت لە مەجلیسێکی زەمی موسڵمانێکی دەکەن ئەو موسڵمانە چاک ساچی دەناسی
ئەو سیفەتەی تێدا نیە. باش شتێکی دیکە باس بکەم کوڕە لەوەی لە فەیسبووکی تەماشا دەکەی زەمی موسڵمانێکی دەکەن غیبەت بۆ موسڵمانێکی بوختا بۆ موسڵمان ڕاست مەچوو شرق قژنێ لێوە بینی لایکەکی لۆ بکەیت ئەگە حەقت لەلایە بێڵێ کاک بەو خۆی کاکە ڕاست ناکەن ئەوە وانییە کاکە و موسڵمان ئەوە هەمان ئەو فەیسبووکە مەجلیسە ئاگاتان لێبیت مەجلیسێکی زۆر فراوانتریشە قەسەم بە زات و سیفاتی خوا هەرچی کە تێیدا دەنووسین هەر لایکێکی تێیدا دەکەین هەر پشتگیرێکی تێیدا دەکەن لە ڕۆژی قیامەتی خوای گەورە تەبارەک و تەعالە اقرأ کتابەکە کتابەکەی ئێمە بەشێکی ئەو کەسە فەیسبووکەیە هەمومان دێتەوە پێش وەرە بە چ حەقێک لەسەر ئەو موسڵمانەت ئەو پۆستەدا بەزات وەرە بە چ حەقێک مناسەرەی ئەو خەڵکت کرد کە ویستیان شخصیەتی ئەو موسڵمانەی بشتێنە وەرە من ئێستا دەڵێم خۆشبەختی بۆ ئەو موسڵمانانی کە فەیسبووک و مەیسبووک و بەس بڕۆزمەیان بێ ڕاستە ئینسان دەتوانێت بۆ شتی چاکوانە زۆر یعنی خەڵکێک استفادەی باشی لێ کرد بەڵام زۆربەی زۆری خەڵکی بەداخەوە بۆ شتی خراپی بەکاردێنیت لەبەرەوە کابرا کە دەشمیری تەماشەکە لەو فەیسبووکەی ناوە ئیدارەی فەیسبووکی ئەو شتە قۆڕ و بەزم و ڕزمەی لۆ ئەوە دەکاتەوە لۆ ئەبدێت دەکاتەوە لۆی ڕەوانە دەکاتەوە لۆی دادەبەزێنیتەوە لەبەرەوە زۆرمان ئاگانە خۆبێ برا بە ڕێزەکانی خۆم ئەو جا دەفەرمێ ولا يكذبه يعني ولا يكذبه يعني مسلمانی بە درۆ ناخاتەوە لە شتێکە بەس بۆ نمونە درۆی بۆ هەڵبەستیتن یانەوە تا بوختانی بۆ بکاتن یانەوە تا بڵێ بەخوا قەزیەکە ئاوالێ بەس بۆ تەشەفی دڵی خۆی ئەو مسلمانە بە درۆ بێخیتەوە ولا يحقره ورق چین و بغزی لە مسلمانان نابێتن دیارە کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕواتن ناتوانین ئەو فەرمودێت تەواو بکەین دەیهێڵینەوە بۆ بەیانی هەم لەسەر هەردوو بابەتەکەی دیکەش بە درۆخستنەوە و یان درۆ بۆکردنی یانەوە تا ڕقوچین و بغزۆوانە زیاتری دەوێت لەسەری هەڵوەستە بکەین لەخوای پەروەردگار دەپارێمەوە کە عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکات والسلام عليكم ورحمة الله وبركاته